ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو بڵاوی کردەوە کاتژمێر 5 ڕۆژی دووشەممەی نوێی ڕێبەندانی 2723 واتە 29 جەنیوەری 2024 سزای لە سەدارەدانی 4 بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی پژمان فاتیحەی تەمەن 29 ساڵ و خەڵکی شاری کامێران، محەممەد هەژیر فەرامەرزی تەمەن 28 ساڵ خەڵکی دێولان، وەفا ئازەربار تەمەن 26 ساڵ و خەڵکی شاری بۆکان، محسین مەزلوم تەمەن 27 ساڵ و خەڵکی شاری مەهاباد لە بەندیخانەی قزڵ حیساری شاری کەرە جێبەجێکرا. ئەم 4 بەندکراوە ڕۆژی یەکشەممە 8 ڕێبەندان دوای 8 مانگ بۆ یەکەم جار و دوجار لە بەندینخانەی ئیڤێنت چاوپێکەوتنیان لەگەڵ بنەماڵەکانیان ئەنجامدا بوو. ئێوارەی هەمان ڕۆژ ئەم 4 بەندکراوە بۆ جێبەجێکردنی سزاکەیان بە چاودێری چڕی هێزانیەکان لە بەندینخانەی ئیڤێنی تارانەوە بۆ بەندینخانەی قزڵ حیساری شاری کەرەج گواسترانەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو وێڕای ئەوەی ئیدانی سزای سێداری ئەو 4 بەندکراوە سیاسیە کوردە دەکات. ڕێکخراوی هەنگاو دەڵێت پرۆسی پێڕاگەیشتن بە دۆستی ئەو 4 چالاکە کووردە بە تەواوەتی ناڕوون بووە. مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و کەسوکاریان و تەنانەت پەیوەندی تەلەفۆنیشیان لەگەڵیاندا نەبووە. لا سێدارەدان بە بێڕەچاوکردنی ئەم بنەما سەرەکیانە نەکەرنا مرۆڤانەیە، بەڵکو بە تەواوەتی لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان و پەیماننامەکانی مافی مرۆڤ ناتەبایە کە ئێران واژۆی کردووە و پابەندبوونی خۆی بەو پەیماننامە و یاسا نێودەوڵەتیانەوە ڕاگەیاندووە.